بێگومان قەزای مەخموور یەکێکە لە ناوچانی دەکەوێتە سنووری ناوچە دابڕاوەکان و لە ڕووی خزمەت گوزاریەوە تا ڕادەیەک پاراوێزخراوە مەجگەلەوەی بازدەوە دەکرێت کە هەوڵی بە تعریبکردنی دەدرێت و ژمارەی دانیشتوانی کورتیدا تا ڕادێک کەم بۆتەوە. هەر لەو بارەوە ئەندامانی فراکسیۆنی یەکێتی لە هەوڵدان بە دوواداچوون و چارەسەرکردنی کێشەکانی ئەو ناوچەیە بکەن. ئێمە دەمانەوێت کۆی ئەو کێشانی کە لەو ناوچەیە هەیە و ئەو دۆخی ئێستا لە ناوچەکە سەری هەڵداوە و ئەو دەنگۆیانەی کە باز دەکرێت پێشتریش ئاماژەم پێدا لەگەڵ بەڕێز ڕەشاد گەڵاڵی جێگری لێپرسای مەڵبەندی سیەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لەگەڵماندایە تاوتێ بکەین. کاک ڕەشاد سڵاو لێبێت و ئەم کاتت باش. با من پرسیار یەکەم ئەوە بێ لە مەخموور چی ڕوودەدا؟ زۆر سپاس بەوە دەرفەتە. سەرەتا دوێنێ لە ساڵیادی ڕاپەڕین دوێنێ شارەکەی ئێمە ئازادکرا لە ئازبەرزی چێرەکانیان لە ئازبەرزی و تێکۆشانی خەبات تێکۆشانی شەهیدانی شارەکەم بەرزی باڵام دەتەمێنمەوە ڕۆحیان شاد ئارامگایان ڕووناک. دوێنێ شارەکەی ئێمە وەکو سەردەم شارەکانی تری کوردستان لە ڕاپەڕینێکی پرسکۆدا شارەکەی خۆیان ئازاد کرد. بەڵێ دێمەوە سەر ئەو پرسیارێک کە جەنابت کردێت. دیارە دوای ڕیفراندۆم و شازێکە بەرهەمی ڕیفراندۆم 16 ئۆکتۆبەری بەدواوە داهات قەزەم ناوچەی شەشە لەسەرەکان کە لە زومار تا دەگەیتە خانەقین وەبەر شاڵاوێکی گەڕانەوەی هەم دوکارانی تعریف کوتن ئەم گەڕانەوەی ئەو تعریبانەی کە لە دوای 2023 و لە دوای پرۆسی ئازادی عێراق بە ئارەزومەندانە و بەشێکی زۆریشیان کە ئەو کۆمەکیان وەرگرت کە ئەو یارمەتیان وەرگرت کە لەسەر ئاستی پەرلەمانی عێراقی یا خودمادی 140 پێیان ڕاوە بینرا بوو. بەڵام جارێکی تر ئەمانە گەڕاونەوە بۆ ناوچانە. من ئەوەی دەیبینم لە ناوچەکان بە شێوەیەکی گشتی بەر لەوەی بێمەستەر خاڵە لاوەڕەکان کە ڕوحەتی نیشتیمان پەروەری لەم ناوچانە لاواز بووغاکز بووە دەمێتەوە سەر ئەوەی کە پێمان خۆشە یان ئەوەیە بەڵام واقعێک خۆی سەپاندیە کە ئەڵی سەرکردایەتی سیاسی ڕنگدانەوەیکی نەرێنی دروست کردە لەو ناوچانە بە تایبەتی بێ هیچ ڕۆبەڕۆبوونەوەیەک لەو ناوچانە لە بەشێکی کاریگەری ئەم ناوچانە پاشەکشەکراوەکە ئەم پاشەکشانەش بتوانێت نەمانی متمانێکی دروست کردووە لە بینی نێوان جەماوەری ناوچەکە و زایدەن سەرکردایەتی سیاسی. ئەوەی دەگەڕێمەوە سەر خاڵی بەهێزی ئەم ناوچانە خۆتان دەزانن بە تایبەتی ئەم ناوچانی ئێستا ئێمە تێیداین کە لە مەخمورە لە ساڵی 1959 شڵاوی تعریب دەستی پێکردێ لەم سنوورانی ئێمە واتە ئەو کاتەی کە بە شان و باڵی شۆڕشی چواری تەموز زماندا هەڵدەدا و کە لە سەرەتای هاتنی عەبدولکەریم قاسم ئانە بوو ئیدی ئەم شاڵاوە لە ناوچەی قەراج لە ڕۆژاوای مەخمور چەندین دێهاتی گرتوۆ کە عەرەب هاتووتە داگیری کردی ئەم ناوچەیە یعنی کردێ شوێنێک بۆ ئاوەدانکردنەوە بۆ تێدا ژیانی پێکاتی عەرەب لەم ناوچەیە. وەیە من وای دەبینم لەم ناوچانە دوای لەلای ئێمە 7 ئۆکتۆبەر وە لە دوای 7 ئۆکتۆبەر لە هەر قۆناغێک هەم لە ساڵی 90 بەشێکی کاریگەری کاک ڕەشاد گرنگترین ئەو کێشە و گرفتانە چییە کە خەڵکی ناوچەکە ڕوبەڕووی بوونەتەوە بە تایبەتی لە پێکهاتەی کورد؟ ینی باز لەوە دەکرێت کە کوردەکان بە بەردەوامی ئەو زەویانەی کە هەیەە لە زەوی کشتتوکاڵی خۆتەزانانی و ناوچێ زەویکی کشتتوکاڵی بەرفراوانی هەیە ئای بەجێ دەهێڵن. هۆکارەکە چییە کە کەسانی تر ینی باز لەوە دەکرێت کەسانی تر لە ڕەگەزی یاخود لە نەتەوەی تر دێن زەویەکانی ئەوان دەست بەسەراگرن؟ هۆکار چییە بۆ ئەمە؟ 12 ساڵ حکومڕایەتی هەرێمی کوردستان نەیتوانی ژیان بژێڕێتەوە بۆ دێهاتنی شێخانی ناوچەکە. ئەمە یەکێکە لە خەڵاوەزەکانی حکومەت هەرێمی کوردستان لەم ناوچەیە کە تۆ کە نەتوانانی ژیان بژێڕێەوە بۆ دێهاتەکان تۆ ناتوانانی جارشکە خەڵک بژێڕێەوە بۆ ئەو ناوچانە. بۆیە ئەوەی من سەرتاش باسم کرد جوتیاری کورد یاخود دانیشتوانی کورد وەکو عەرەبدین عەرەب دامەکی هایلی هەیە لە ڕووی مادی معنەوی دام دەکرێن بۆی کە بێنەوە ئەو ناوچانە زۆر بەتری دام دەکرێن. خەڵکی ئێمە ژیانی تێدانمایە بە تایبەتی ژێر لەم سنوورە پاشەکشەی ئیدارە گەورەترین ینی ئەم بڕیارە بڕیاری حکومەت هەرێمی کوردستان بڕیاری پەرلەمانی کوردستان نەبوو بڕیاری سەرکردایەتی سیاسیش نەبوو
تەیەکە ئیداریەکان پاشەکشیان کرد ماڵوێرانەیەکیان پاشەگەردانەیەکیان تووشی ئەم ناوچانە کرد بۆیە من پێم وایە ئەمانە هەمووی هۆکارگەرێکن بۆ ئەوەی لەم ناوچەیە خەڵکی ئێمە ڕۆژ بە ڕۆژ کە زوتیانی عەرب هاوڵاتی عەرب کە دێتەوە ئەم ناوچەیە دامەکی زۆر ئەوەی دەکرێتن بۆ دیهاتەکانی مەسەن بۆ نمونە من دێنمەوە ئەم دیهاتانەی کە لە شەڕی داعش زۆربیان زۆر لە دیهاتەکانیان کاڵکرا بوون نەما بوون بەڵام بڕۆ ئێستاکە سەیری کە ئەگەر ئەمامە دامەکی خەلیجی دامەکی عەربی نەبیتن ناتوانن هەر دیهاتێک 150 ماڵە 200 ماڵە هەیە 150 ماڵە دێ زۆر بەسەری هاتونەوە دیات خانوکانی خۆیان دیهاتی خۆیان ئەودان کردوەوە خانوکانی خۆیان جارێکی تر بینا کردوەوە ئەمە دامەکی کولی دەوێتن ئەم دامە کولیە لەلایەن وڵاتانی خلیجی عەربی زۆر بەسەری دام دەکرێنەوە بەتایبەتیش لەم ناوچەیە سنەی عەرب زۆر بە ئەوەی بەخۆ کەوتووە بۆ جێڕانەوەی سەردەم ینی باشە ڕۆڵی کاک ڕۆڵی کاک ڕەشاد ڕۆڵی بڵینەکە کارگێڕەکانی ئەو ناوچەیە ڕۆڵی ئەوانەی کە شارەکە بەڕێوە ئەبەن چییە لەمەیە ئەوان جیاوازیەکەن لە نێوان نەتەوەیەک بۆ نەتەوەیەکی تر ینی یارمەتی کوردەکان نایان یارمەتی ئەوانی ترێن تەسەوری من لە ناوچەیەک دەژین بە تایبەتی کە ئەم زیاتر قسەکانی من پەیوەستە بە یەکە ئیدارێکی ئەم ناوچەیەکە ئەمە تێدامە ئەم ناوچەیە بەڕاستی گەورەترین گرفی تووشی ئەم خەڵکی ئێرەکە دیە تۆ زەوی خۆتە مڵکە لە بیناکردنەوەی تۆ دەتەوێت خانۆکی دابمەزرین خانووی بکەیت گەورەترین گرتت بۆ دروست دەکەن یعنی ئەگەر تو لە ڕێگەی ینی وشار دەکەن لە ڕێگەی پۆلیس شارەوانی ئەگەر تو پارەی پێ نەدەی لێ ناگرێتەوە خانۆکەت بکەیت ئەمە گەورەترین گرفتە بەڕاستی لەم ناوچەیە کەچی بۆوانیش لە دیهاتەکانی خۆیان بەبێ هیچ گرفتێک خانووی خۆیان دەکەن و شێشەش نییە بۆیە من وای دەبینم دەبێت سەرکردایەتی سیاسی کوردستان و بەتایبەتی حکوومەت هەرێمی کوردستان تێگەیشتێکی تر بە حەقیقت یعنی ئەم ئاراستەی لە ڕابردوو کاریان پێکرد بۆ ناوچە شێشەسەرەکان ئاراستەیەک بوو سەرکەوتوو نەبوو بۆیە دەبێت جارێکی تر لە ڕێگای دیالۆگەوە نەک بەتەنیا لە ڕێگای قایمقام و مدنەحەکانیانەوە میانەوێت بێن واقع ئەم ناوچەیە سیر بکەن لە ڕێگای دیالۆگیش هەمەلایەنە ڕۆشنبیران مامۆستایانی ئاینی زایدان ئەحزابی سیاسی کە لە سنوورانە هەیە دەکرێت دیالۆگەی ڕاشکاوانە ئەنجام بدرێتن بۆی پێداویستی هەنووکیەکانی ئەم ناوچەیەتین بۆ ئەوەی بتوانرێت جارێکی تر ژیان بجێڕنەوە بۆ ئەو ناوچەیە و ئەو خەڵکانی کە تا دوێنێک کە مەسەن چوون بۆ شارەکانی کوردستان بۆ هەرێمی کوردستان چنە بگەڕێنرێتەوە بۆیە ئەمە بە تەسەوری من ئەگەر ئەم دیالۆگە دروست نەکرێتن ئەمی بەرەم وەکو مینبەرێک نەبێتن بۆەوەی کە ڕاشکاوانە خەڵکی ئەم ناوچانە تێدا بیر و ڕای خۆیان دەربڕن من پێم وایە ئەم ئاراستەی تا ئێستا کاری پێکەوە بەردەوام بێ من پێم وایە زیانی زۆر بە داهاتووی کوردستانی بوونی ناوچەکان دەگەێت مەترسیەکە چییە تۆڵی زیان نەگەێنێ مەترسیەکە چیە لە داهاتەوە بۆ ناوچان ئەگەر بەردەوامی ئەم دۆخە هەبێ یەکێک لە خاڵات ئەوەکان کە مەترسی زۆر بە زەقی پێوە دیارە ڕۆژ بە ڕۆژ گەڕانەوەی عەرەبە بۆ ناوچەکە من بۆ هەر بۆ نمونەت پێدەم لە نێو سنتەری شاری مەحموود پێشووتر مەسەرەن 50 ماڵ 100 ماڵی عەرەبی تێدا بوو یعنی بە هەموو بۆنەکان ئەمە ئەمانەی تێدا بوو بەڵام ئێستا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی عەرەب لە نێو سنتەری شاری مەحموود زوو لە زیاد بوونا خەڵک ئەوەی ناچێتەوە دیهاتەکان خەڵکی ناوچەکەی ڕاستێتەوە بۆ زارش تەنیشتە زیێ دەبێتن لە سنوورەکە دەبێتن بۆ نمونە لە باکووری ڕۆژئاوای مەخموود کە نەحی قەرازە پێشووتر ئەم نەحیەیە 420 ماڵ 400 ماڵی لێ بوو ڕێژەی هاوسەنجێک هەبوو لە نێوان کورد و عەرەب ڕێژەکانیان وەکو یەک بوو لە نێو سنتەری نەحیا ئێستا تاکە یەک ماڵی کوردیشی نەگەڕاوەتەوە بۆ ئەم نەحیەیە واتە لە هەموو حاڵەتەکان نەحی قەراز بە کاملی ڕۆی لەدەستمان داوە ئەوەی هەش بووە مەسەلەن کوردەکان کە هاتوونەتە مەخموریان بۆ هەولێر خانۆکانی خۆیان زەویەکانی خۆیان هەموو فرۆشتووە لە ناوچەکە فرۆشتنی زەویزار بە تایبەتی زەویزاری کوشت و کاڵی شوێنی نیشتە جێبوون کە بە شێوەیەکی بەربڵاو لە ناوچەکە ئێستا کە ڕۆ لە زیاد بوونە و هاوڵاتی عەرەبیش دەکڕن لە ناوچەکە ئەمە وا دەکاتن داهاتووی ناوچەکە لە بەردەم ڕەشێکی زۆر گەورە دابێتن بۆیە من سەرەتاش باسم کرد دەبێت سەرکردایەتی سیاسی بە تایبەتی لە ئاسی پەرلەمان حکوومەت و هەرچی سەرۆکایەتێکا کۆبنەوەیکی عملیانە بکرێتن دەشکرێن نوێنەرانی ناوچەکە ئەحزابی سیاسی ڕۆشنبیران مامۆستایانی ئاینی خەڵکی سیاسی تێدا بەشدار بیتن بۆیە من وای دەبینم ئەگەر ئەم ئاراستەیە بەم شێوە بڕۆتن داهاتووی ناوچەکە لە بەردەم هەژبوونێکی بەرخراوانی گەڕانی بۆ تعریبی دیکارانی عەرەب دەبێت ئەو کەسانی کاک ڕەشاد ئەو کەسانی کە دێنە جێگەی
ماڵە کوردەکان وەکو تۆ ئاماژەی پێکەی لە مەخمور و لە دەوروبەری ئەو ناحیانەشی کە لە مەخمور هەیە ئەوانی کە دێنە جێگای ماڵە کوردەکان کە خەڵکی عەرەبن خەڵکی خۆیان خەڵکی ناوچەکەن یاخود لە شوێنی ترەوە ئایان هێنن نیشتە جیانەکەن دیارە بەشی کاریگەریان خەڵکی ناوچەکان یان خەڵکی لەسەر ئاسی قەزای مەخمورن جا بەشێکیان خەڵکی ڕۆژاوی مەخمورن هی دیهاتەکانن دێن لە قەزای لە ناوسنتری شار دێجێ دەبن هەندێکیان بەشێکیان هی نەحی قەرازن ئەمانە هەمویان ئەم ئاراستەیە ئەم ئاراستەیە وا دەکە بە تایبەتی بەشێکیان مەسەرەن پۆلیسن کارگوزارن فەرمانبەرن ئەمانە هەمویان ڕوو لە ناوچەکە دەکەنەوە دیانش لێرە تۆ شوێنێکی ئەمانترە بۆوان شوێنێکی ئەمانترە بە هەمان شێوەش بەردەوام دەبن لە ئەم سیاستەی کە لە پێشووتر ئاراستە کراون و بۆ ئێرە گەن من پێم وایە هەموو لایەنەکانی تێدایە بە هاتنی دوستێرانی عەرەبیش بۆ ناوچەکە باش ئەگەر لە حاڵەتێکە ئەم کەسانەی یاخود ئەم هاوڵاتیە کوردانی کە لە مەخمور ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە هەندێکیشیان ڕویان لە هەرێمی کوردستان کردووە ئەمان ئەگەر نەگەڕێنەوە ئیتر دیموگرافیای ناوچەکە لە بەردەم مەترسیی گەوران نییە ینی بە تەواوەتی گۆڕانکاری بەسەرانایە من وای دەبینم من وای دەبین سەرتاژ ئاماژەم پێکرد ینی نەبوونی هەمە هەنجی لە نێو حیداتی سیاسی زایدن نەگەڕانەوەی بەرەگای حزبی لە ناوچەکان کە ماوەی ساڵ نەگەڕاتەوە من پێم ئەمانە هەموو هۆکارێک بوون بۆ ینی دەرپەڕاندنی خەڵک باشە من ئەمێ وڵات پرسیارێ بکەم پاساوی کاک ڕەشاد پاساوی نەگەڕانەوەی بارەگای لاەنە حیزبەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوێ چییە بۆچی پاساویان چییە من بۆ ئەوەی هەم بۆ جێگران و هەم بۆ بینەرانی ئەم کەناڵە خۆشەویستا ڕاستێک من یەکێک بووم لەو بەرپرسانێک کە ڕاستەوە خۆ لە بۆ ماوەی 10 ساڵ من بەرپرسی کۆمیتەی ڕستی مەخمور بووم لە 7 ئۆکتۆبر کە سوپای عێراقی گەڕاوەتەوە من لێنی ئەو شارە ماومەتەوە ینی وەکو بارگای یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک بووین لە کەمکردنەوەی خەم و ئازارەکانی ئەو خەڵکە و زایدەن بەشی کاریگەریش بووین لە پاراستنی شەرەف و کەرامەتی خەڵکی سنوورەکەمان بۆیە من وای دەبینم دەرکەوت ئەم سیاسەتی مانەوە سیاسەتی زۆر ڕوون و ڕواتر بوو لە سیاست ڕۆیشتن بەجی هێشتن جگە لە زیان گەیاندن بە کوردستانی بوونی ناوچەکان جگە لە دەزانی ناسنامە لە ناوچەکان من پێم وایە خزمەتگەرێکی نەگەیان چونکە ئەوەی ئێستا دەبینێتن لە ناوچەکان جگە لە پاشەکشەی پێکاتی کورد لە سنوورانە پێکاتی عەرەب ئێستاکە بە ئاشکرا هەم گەڕاونەتەوە بۆ ناوچەکانی خۆیان واتە ئەوەی زیانی بەرکەوتیە لەم پاشەکشەیە کە بەویستی حزبێکی سیاسی لایەنێکی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستان بۆ پاشەکشەیان پێکرا ئەمە جەماوەری وان بۆ ڕووی لە شارەکە کرد و وەکو بەشێکی کاریگەریش وایان دەرخست کە ئەم ناوچانە کە سوپای عێراقی بێت و ئێرە وایە نەشولما کرد کە سەردەمی بەحث و ئەنفالە و سوپای عێراقی دەگەڕێتەوە هەم خەڵک دەکوژی و تاڵام دەکا و دەبڕێ و خەڵک دەگیرێ کەسی مەمەوانی خۆم سەردەمی بەحث نەبوو تۆ تا دوێنێکە ئێمە تا ئێس ئەو دقی ساشکە شارەکەتمان هەبوو لەگەڵ حکوومەتی عێراقی سەرۆکۆمەر تا ئەو کاتیش کە 16 حەفدە بەربوو کە سەرۆکۆمەری هەرگی کورد بوو وەزیرەکانمان لێ داوامی کردیان کۆی ئەندام پەرلەمانەکانی سەر لەم لستەکان خۆ لێ داوامیان کرد واتە ڕۆیشتنی بارگای حزبیەکان جگە لە زیان جگە لە پاشەکشەکردنی بەشێک لە خەڵکی ناوچەکە من پێم وایە سوودگەرێکی نەگەیان بۆیە من دەرکەوت لە دوای زیاتر لە 5 ساڵ ئەمانەوە باشترین خزمەتی ناوچەکەی گەیان بۆیە دەکرا ئەمە حزب لایەنە سیاسەکان بەتایبەتی بەشی کاریگەری حزب لایەنە سیاسەکان ماونەتەوە لە مەخموری ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بستنەوەی گۆڕانی یەکگرتو و کۆمەڵ ئەمانە مابوون حزبی شیوعی ماونەتەوە لەم شارەیە بۆیە بە دەرەجەیەک پارتی دیموکراتی کوردستان پاشەکشەی کرد لە ڕووی ئیداری و لە ڕووی حزبی بەڵام پاشەکشەکردنەکە بەڕاستی زیانی بە ناوچەکە گەیان کە تۆ لە شارێک کە پاشەکشەکەی زیاتر لە 2 ساڵ 3 ساڵ کە پاشەکشەکەی وەکو ئیدارە بمانێ و نەمانێ ئەمە پارێزگای مووسڵ بوو لە ڕووی نزیکیانەوە کە پەیوەستن ماڵیان لە هەولێر بوو نەیانتوانی قایمقام و ئەنجومەنی قەزا دروستکەن ئەگەر نا لە دیالەبە لا شوێنێکتر بە کە قایمقام پاشەکشەی بکرد بە ڕاستەوخۆ ئەم قایمقامیان دادەنا و مدنەکانیان دادەنا بەڵام بە حکمی ئەوەی کە کۆی یەکە ئیداریەکانی پارێزگای مووسڵ لە پارێزگار تا دەگەیتە
آخر من الناحية وهمو أنداماني أنزمني فارزقه ياخذ المال اللي دهوك هي عرب اللي موصل ياخذ مال اللي هولير أما أنا عندي ثواني برياري يقلع كلام بدنا بقى بوي من وايد بينم مانەوەمان لێرە لە نێو خەڵک نێو خوشک برایەکانی خۆمان و کەس و کاری خۆمان لەم شارەیە گەورەترین خزمەت دەکاتن با من پێم وایە پارێزگاریش لە مانەوە کوردستانی بوونی ناوچەکە دەکات. باشە کاک ڕەشاد تۆوەکو ئەوەی کە خەڵکی ناوچەکەی و لەوێش بەرپرسیارەتیکی حزبیت هەیە لەوێ تۆ چۆن دڵنیایی دەدەی بە خەڵکی مەخمور کە بگەڕێنەوە ینی دڵنیایە نەدەی تێکەوەی بگەڕێنەوە سەر شوێنەکانی خۆیان سەرماڵی خۆیان و چیتر بۆی کە ئەو ناوچەیە ڕوبەڕووی ئەم جۆرە لە گۆڕینی دێمۆگرافیا جۆرێک لە کەمبوونەوەی ڕێژەی کورد نەبێتەوە. دیارە وەکو سەرەتاش باسمان کرد ئەمە خەڵکی دڵخۆشکەر هەیە لەو نێوەندا کە یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان هەوڵێکی تڕی داوە لە ماوەی ڕابردوو هەم لەسەر ئاستی بەغدا شانێکی پەرلەمانی کە کاکەرێم سەردانی هەرێمی کەماڵە سەردانی مەحموودی کرد و ڕاستەخۆ لەگەر فەرقەی ئێرە فەرقەی سواردا سەردانی کردن و دانیش نێوەندەر هەم بۆ ئارامکردنەوەی ناوچەکەی هەم زائیدن شاندێکی هەرێمی کوردستان شانێکی پەرلەمانی کوردستان لە لیستی سەوز سەردانی ناوچەکەی کردیە. من مێت دەخوازم ئەم شاندانە لەسەر ئاستی حکوومەتیش بێتن ئەم حکومی هەم زائیدن پەرلەمانی ئەم هی حزبی سیاسی ئەمانە ئەو کێشە لاوەکانی کە لەسەر ئاستی هەرێم هەیە لەسەر پۆستی سەرۆکۆماری یاخود ملمانەیەکی لەسەر ئاستی وەزارەتەکان پۆستەکانە بەلاوە من دێتن ئەم ناوچانە ناوچەیەکەن پێویستیان بەکاری هاوبەش بە هەماهەنگی نێوان حزبولانە سیاسی و ئیداری و پەرلەمانیەکان هەیە. ئەم شاندە کە سەردانی ئێرەی کردووە بەڕاستی سەردانی یەکە ئیداریەکانی ناوچەکەشی کردووە لە نزیکەوە جێی لە بەڕێوەبەری و فەرمانگەکانیش گرتە قایم حالمێت و فەرمانەکانی تر بەشێک لە فەرمانەکان ئەمانە سەرەتایشی باشە ئەم سەردانانە ڕاستەوە خۆش کە دێن گوێ لە ئەم جەماوەڕ دەگەن سەردانی چەند ماڵێکی چەند کردووە لێرە کە گوێ لە جەماوەڕ دەگرن گوێ لە معاناتی جەماوەڕ و یەکە ئیداریەکان دەگرن لەم شارەیە من پێم وایە دەبێتە بەشێک کەرەسەیەک بۆ ئەوی بتوانن ڕاستەوخۆ بەراپۆرتێک ئاگاداری پەرلەمانی کوردستانی بکەنەوە ئاگاداری حکومت بکرێتەوە کە معانات و کێشە و گرفتەکانی ئەم ناوچەیە خۆی لەم خاڵان دەبینێتەوە. باشەوە پێم وایە ئەمە دەستکەوتێکی باشە بۆیە دەکرێت پەرەی پێ بدرێ بە پەرەی پێ بدرێت پەرەی پێ بدرا بە تەسەوری من دەتوانرا ئومێدێکی نوێ دروست بکاتەوە لایەنەوەی حتا تۆ نەتوانی ئارامی بژێڕیەوە بۆ ناوچەکە ناتوانانی دەستەبەری گەڕانەوەی خەڵک پێی بۆ ئەم ناوچەیە بۆیە باشترین کەرەسە لەم قۆناغی ئێستاکە جێڕانەوەی ئارامیە بۆ ناوچەکە بە جێڕانەوەی ئارامی تۆ دەتوانی خەڵک بژێڕێ بۆ ناوچ. کاک ڕەشاد من دواپرسیار لە جەناب دەکەم و ئەمەوێت بزانم ئێوە وەکو خەڵکی مەخمور دواپەیامتان چییە بۆ حکوومەت هەرێمی کوردستان بەرپرسانی هەرێمی کوردستان ئەوان چۆن بێن بە تەنگ و بە دەنگ خەڵکی ئەو ناوچەیەوە و لەم تەنگەژەیە و لەم دۆخە ڕزگاریان بکەن. بڵێ دیارە نەوت لە هەر شوێنێک بوویتە سەرتاوی خۆشگوزەرانی و ئاوەدانی بۆ ناوچەکان بەڵام داخەکەم نەوت لە لای ئێمە دەریایەک نەوت لە سنووری فەزای مەخمور هەیە بۆتە بەڵایەکیش بۆ ئێمە ئەگەر بە درێژایی مێژوو کەرکووک ببێتە گەورەترین ینی تەقی ڕێگای ملمانەکان لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان یان کۆی شۆڕسەیەک دوایەکەکان لەگەڵ حکوومەتی عێراقی بەڵام لەم ناوچەیەش بە هەمان شێوە من پێم وایە ئەگەر بەراوردێکی وەربکرێ نەوت لە کەندێناوە زیاترە لە کەرکووک بۆیە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان وەک ئەوەی عێراق کە پترۆدۆلار کە بەکاربێتر پترۆدۆلار لە هەرێمی کوردستان چکە بەلای کەمی بەپێ ئەو راپۆرتی من گوێم لێ بوو لە کاک عەلی ئەحمەد ساڵح کە لەو ڕۆژانە دیاریی کرد ئەخە باشە خۆ کەندێناوە کە خورمەڵا تۆ بە سەدان هەزار ڕۆژانە بە سەدان هەزار بەرمیل نەوت دەبێ ئێ باشە خۆ بەشێکیش بە لە ئەودانکردنەوەی ناوچەکە ئێ بەشێکیش بە لە خزمەتکردنی دێهاتەکانی گەڕاونەتەوە بۆی خەڵکێک چاو لێ بکاتن بگەڕێتەوە تۆ لە زیاتی ئەوەی کۆمپانیات هەیە دوو کۆمپانیا بەتابەتی کارگەری سەمەتۆ زایدن لە زیاتی ئەوەی بچی کرێکاری عەرب ببێ ئیشی تێدا بکە دەکرێکاری گوندەکان و سەر ئاسی قەزای مەخمور ئەوانە بکە لەوێ جیاکاری مەکە لە نێوان ئەوەی من لە ڕووی ئینتیمای حزبیەوە سەماتنیمە ئەسا لە نێو کۆمپانیای هەردوو کارگەکان کارگەری سەمەتۆش و
کۆمپانیای کار بەکاری دەین شەریکی کارە بەڵێ تۆ ئەگەر ئینتیمای پارتی نەبێتە تۆ دانامەزری لەم شارە بۆیە ئەم ناوچەیە پێویستی بەم جێکاری حزبی و حزبیە نییە کە تۆ لە ڕووی بیر و باوەڕەوە ئەزیاکارێک دەکەی لێ ناگەڕێ ببیتە بەشێک لە خۆشگوزرانی خەڵک بەشێک لە داهاتوو باشکردنی ژیانی ڕۆژانەی خەڵک من پێم وایە ئەمە باشترین چارەسەرە بۆی کە لەم ناوچەیە حکومەت هەم پەرلەمان بەیەکەوە زائیدەن هەر حزبی دەسەڵات کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بۆی جارێکی تر ژیان بجێڕەوە بە ئەو ناوچەیە دەکرێت لەم ڕێگایەوە دەستەبەری خۆشگوزارانی خەڵک بکرێت. بەڵێ بەڕێز ڕەشید گەڵاڵی یاخود ڕەشاد گەڵاڵی جێگری لە پرسای مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە مەخمورەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکانیشت داینەوە.